بەناوی خوای بەخشەندە و میهرەبان سڵاوتان لێبێ ئازیزان. لەو ڤیدیۆیەدا بە پشتیوانی خوای گەورە باز لە خەوبینین دەکەین بە جلوبەرگەوە. جا بە هەموو ئەو خەوانەی کە پەیوەستن بە خەوبینین بە جلوبەرگەوە و جۆرەکانی جلوبەرگ و هەروەها ڕەنگەکانی جلوبەرگ لەو ڤیدیۆیەدا بە دوور و درێژی و بە تەفاسیلی باسی خەوبینین بە جلوبەرگ و جۆرەکانی جلوبەرگ و ڕەنگەکانی جلوبەرگەوە دەکەین. بەڵام بەر لەوەی کە دەست پێ بکەین، ئەگەر تا ئێستا یوتیوبەکەمان سەبسکرایب نەکردووە سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە بۆ ئەوەی لە بینینی ڤیدیۆکانی دیکەشمان بێبەش نەبی. ئێمە ڕۆژانە ڤیدیۆی بە سوود بۆ تۆ دەنێرین. سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە بۆ ئەوەی بە ئاسانی هەر کاتێک ڤیدیۆیەکمان بڵاو کردەوە بە ئاسانی بەدەستی تۆ بگات و بتوانی لە کاتی گونجاوی خۆتدا سەیری ڤیدیۆکە بکەیت. خەوبینین بە جلوبەرگێکی جوان و نوێوە، چ لە بەرکردن و پۆشینی و هەروەها چ بینینی جلوبەرگێکی جوان و نوێ و ڕێکوپێک نیشانەی خێرە و هەروەها نیشانەی گۆڕانکاریەکی ئیجابیە لە ژیانی ئەو کەسەدا و هەروەها نیشانەی سەرەتای دەستپێکی ژیانێکی نوێیە و نیشانەی بەدەستهێنانی پلە و پایە و پێگەیە بۆ ئەو کەسە. هەڵبەت بۆ کەسی هاوسەردار شتێکی زۆر باش و هێمایی چاکە و خێر و هەروەها ژیانێکی خۆش و باشی هاوسەرداریە. بۆ ئینسانی گەنجیش زیاتر جلوبەرگی نوێ و هەروەها بینین و لەبەرکردن و پۆشینی جلوبەرگی نوێ هێمای هاوسەرگیری و نزیکبوونەوەی هاوسەرگیریە. هەڵبەت بۆ ئینسانی هەژاریش بەدەستهێنانی ڕزق و ڕۆزی و ماڵ و سامانە و بۆ ئینسانی نەخۆشیش بە ئیزنی خوای گەورە هێمای شیفا و چاکبوونەوەیە. جلوبەرگی کۆن و دڕاو ئەگەر کەسێک لە خەویدا جلوبەرگێکی کۆن و دڕاوی لەبەر بێت، پۆشی بێت یاخۆت بیبینێت، ئەوە هەندێک جار ئاماژەیە بۆ قەیرانی دارایی یاخود هەندێک جار هێمای هەبوونی خەم و خەفەت و ناڕەحەتیە لە ژیاندا، یاخود هەندێک جاریش هێمای ئاشکرابوونی نهێنی و هەروەها کێشەی خێزانیە. بەڵام ئەگەر جلە کۆنەکە پاک بێت کەمتر کاریگەری خراپی هەیە، بەڵام ئەگەر دڕاو و پیس بێت نیشانەی کەمبوونەوەی بژێوی و هەروەها ناخۆشی و ناڕەحەتی ژیانە خوای گەورە هەموو لایەکی لێ بەدوور کات. کڕینی جلوبەرگێکی نوێ و جوان و ڕێکوپێک لە خەودا ڕوودانی گۆڕانکاریەکی باشە لە ژیانی ئەو کەسە داواتە بەباری ئیجابیدا ئەو کەسە گۆڕانکاریەک لە ژیانیدا پەیدا دەبێت کە بە ئیزنی خوای گەورە بۆی دەبێتە سەرەتایەکی نوێ و هەروەها دەستپێکێکی باش و چاک لە ژیانیدا. بە تایبەتی ئەگەر ئەو کەسە گەنج بێت زیاتر هێمای هاوسەرگیری و نزیکبوونەوەی زەواج و هاوسەرگیریە و هەروەها هێمای دەستپێکی ژیانێکی نوێ و چاک و باشە بە ئیزنی خوای گەورە بۆ ئەو کەسە. فڕێدان یاخود سووتانی جلی کۆن ئەگەر کەسێک لە خەویدا جلی کۆنی فڕێدا یاخود جلی کۆنی سووتاند، ئەو خەوێکی زۆر باشەوە هێمای ڕزگاربوونە لە کێشە و هەروەها لە خەم و خەفەت و ناخۆشی و ناڕەحەتیەکانی ژیان. بە ئیزنی خوای گەورە چۆن ئەو جلە فڕێدەدا و دەیسووتێنێ کە کۆنە و کە دڕاوە لە خەویدا، بە ئیزنی خوای گەورە ڕزگاربوونە و هێمای نەمانی خەم و خەفەت و کێشە و گرفتەکانی ژیان. ڕەنگەکانی جلوبەرگ لە خەودا ئەگەر کەسێک لە خەویدا جلی سپی ببینێت، جاچل جلەکەی پۆشی بێت یاخود جلەکە ببینێت جلێکی سپی و جوان و ڕێکوپێک ببینێ، باشترین ڕەنگە لە خەودا هێمای ئارامیە و هەروەها هێمای نیەتپاکیە بۆ ئەو کەسە و هەروەها هێمای چاکی دینداریە و هەروەها هەندێک جار هێمای حەجە یاخود هێمای نزیکبوونەوەی ئەنجامدانی حەج و سەردانی ماڵی خوای پەروەردگارە و هێمای نیەتپاکی و دڵپاکی ئەو کەسەیە. بۆ ئینسانی گەنجیش زیاتر هێمای زەواج و نزیکبوونەوەی زەواجە بە ئیزنی خوای گەورە. جلی سەوز لە خەودا ئەگەر کەسێک جلی سەوز ببینێ یاخود جلی سەوز بپۆشێ لە خەودا، هێمای ئەنجامدانی عیبادەت و دینداریە بۆ خوای گەورە و هێمای دەستکەوتنی ڕزق و ڕۆزیەکی حەڵاڵە بە ئیزنی خوا و هێمای ئارامی و ئاسایشی دەرونیە بۆ ئەو کەسە بە ئیزنی خوای پەروەردگار. هەم کەسێکی باش و دیندارە و هەم ڕزق و ڕۆزی حەڵاڵی دەست دەکەوێت بە ئیزنی خوا و هەمیش هێمای ئاسوودەیی دەرونی و هەروەها ئارامی دەرونیە. جلوبەرگی ڕەش لە خەودا ئەگەر کەسێک جلوبەرگی ڕەنگی ڕەش ببینێت لە خەودا، چ بیپۆشێت و چ بیبینێت، بۆ کەسێک ئەگەر بەگشتی جلوبەرگی ڕەش لە ژیانیدا لەبەر دەکاو کەیفی پێی دێت، هێمای ڕێز و دەستەڵات و شکۆ و گەورەیە بۆ ئەو کەسە و خەوێکی زۆر باشە و هیچ عیبێکی تێدا نییە. بەڵام بۆ کەسێک ئەگەر ڕقی لێی بێت یاخود لە ژیانیدا نەیپۆشێت، نیشانەی ناخۆشی و خەم و خەفەتە
خوای گەورە هەموو لایەکی لێ بەدوور کات. جلوبەرگی شین لە خەودا ئەگەر کەسێک جلوبەرگی شین بپۆشێت یاخۆت ببینێت نیشانەی ئارامی دەرونیە و هەروەها نیشانەی هێمنی و ژیانێکی خۆشە، بەڵام ئەگەر شینەکە زۆر تۆغ بێت جاری وا هەیە بە معنای نیگەرانی و ناخۆشی دێخوای گەورە هەموو لایەکی لێ بەدوور کات. بەڵام بەگشتی جلوبەرگی ڕەنگی شین لە خەودا هێمای ئارامی و هەروەها هێمنی و هەروەها خۆشی ژیان و کامەرانی ژیانە بە ئیزنی خوای پەروەردگار. جلوبەرگی سوور لە خەودا ئەگەر کەسێک جلوبەرگی سوور ببینێت یاخۆ جلوبەرگی سوور بپۆشێت بە تایبەتی بۆ ئافرەتان نیشانەی خۆشی و شادی و زینەت و جوانیە و هەروەها بۆ ئافرەتی گەنج نیشانەی ئەنجامدانی زەواج و هەروەها نزیکبوونەوەی زەواجە بە ئیزنی خوای گەورە بە تایبەتی ئافرەتێک کە ببینێ جلوبەرگێکی سوور و جوان و ڕێک و پێک لە بەردەکا لە خەودا دەیپۆشێت نیشانەی زەواج و هەروەها نیشانەی نزیکبوونەوەی زەواجە بە ئیزنی خوای گەورە. بۆ پیاوان جاری وا هەیە بە معنای سەرقاڵبوونە بە کەیف و سەفا و هەروەها دوورکەوتنەوەیە لە ژیانی جددی، بەڵام بۆ ئافرەتان خەوێکی زۆر باش و ڕەنگی سوور زۆر باشە بینینی یاخود پۆشینی لە خەودا بۆ ئافرەتان. جلوبەرگی ڕەنگی زەرد لە خەودا زۆر جار نیشانەی نەخۆشیە یاخود نیشانەی ماندوێتی جەستەییە یاخود هەستکردنە بە بێتاقەتی. خوای گەورە هەموو لایەک لە هەر ئافات و بەڵا و ناخۆشی و ناڕەحەتیەک بپارێزێت. جۆرەکانی جلوبەرگ لە خەودا جلوبەرگی فراوان و داپۆشرا و نیشانەی سەربەرزیە و نیشانەی پارێزراوی ئەو کەسەیە لە خراپە و هەروەها نیشانەی زیادبوونی خێر و بەرەکەت و ڕزق و ڕۆزیە. واتای کەسێک لە خەویدا ببینێ جلوبەرگێکی فراوان یاخود جلوبەرگێک کە هەموو ئەندامەکانی داپۆشیەوە بە تایبەتی بۆ ئافرەتان نیشانەی سەربەرزی و پارێزراویە لە خراپە و هەروەها نیشانەی خێر و بەرەکەتە بە تایبەت بۆ ئافرەتان. ئەگەر ببینن جلوبەرگێکیان پۆشیوە کە هەموو ئەندامەکانیان داپۆشیوە و هەموو ئەندامەکانی لاشەی بۆ بەرگ و پۆشاکە داپۆشراوە جلوبەرگێکی ڕێک و پێک و فراوانە هەر خەوێکی زۆر باشە و نیشانەی دینداری و پارێزراوی ئەو ئافرەتەیە و نیشانەی سەربەرزی ئەو ئافرەتەیە و نیشانەی دەستکەوتنی بەرەکەت و ڕزق و ڕۆزیە لە ژیانیدا بە ئیزنی خوای پەروەردگار. جلوبەرگی تەسک یاخود ڕوت کەسێک جلوبەرگێکی لەبەردایە زۆر تەسکە یاخود وا دەزانێ هەر هیچی لەبەردانیە ئەوە نیشانەی تەنگانەی دارایی و ماڵ و سامانە، واتە ئەو کەسە ڕەنگە لە ژیانیدا ژیانی ناخۆش بێت و یعنی وەکو بڵێ فەقیر بێت یاخود کەم دەرامەت بێت. هەندێک جارێ جلوبەرگی تەسک نیشانەی ئاشکرابوونی نهێنیە یاخود هەندێک جاریش ئاماژەی کەم تەرخەمیە لە دینداری و هەروەها لە ئاکار و ڕەوەشدا. بە تایبەتی بۆ ئافرەتان ئەگەر جلوبەرگی تەسک لە خەودا ببینن کە لە بەردەکەن دەیپۆشن دەبێ بخۆیاندا بچنەوە. ئەگەر کەم و کوڕیان دەربارەی دینداری هەبێت کەم و کوڕیەکانی خۆیان چارەسەرکەن، چونکە زۆرجار نیشانەی کەم تەرخەمیە لە دینداریدا و نیشانەی ئاشکرابوونی نهێنیە هەندێک جاریش و هەندێک جاریش نیشانەی تنگانەی دارایی و ناخۆشی و ناڕەحەتی خوای گەورە هەموو لایەکی لێ بەدوور کات. جلوبەرگی ئاوریشم و گرانبەها لە خەودا بۆ ئافرەتان زۆر باشە و نیشانەی دەوڵەمەندی و ڕێز و شکۆیە، بەڵام بۆ پیاوان باشتر وایە خۆی لێ بپارێزن، چونکە هەندێک جار بەمانەی لە خۆبایی بوون و دەستکەوتێکی نادروست دێ لە ژیاندا. واتە ئەگەر پیاوێک لە خەویدا جلوبەرگێکی ئاوریشمی لەبەر بوو، جلوبەرگێکی زۆر گرانبەهای لەبەر بوو ئاوریشم بوو، ئاوە هەندێک جار نیشانەی سەرقاڵی ژیانە و لە خۆبایی بوونە و هەندێک جاریش نیشانەی دەستکەوتنی شتێکی نادروست و نامەشروعە کە بەڕێگایەکی نامەشروع و حەرام خوا پەنامەندا ئەو کەسە ڕەنگە دەستی کەوت بێت. بەڵام بۆ ئافرەتان نیشانەی دەوڵەمەندی و ڕێز و شکۆیە و خەوێکی زۆر باشە. جلوبەرگی سەربازی یاخود جلوبەرگی فەرمی بە تایبەتی ئەو کەسانەی کە دەوامیان هەیە جلوبەرگێکی فەرمی لە بەردەکا دەیپۆشێت یاخود جلوبەرگی سەربازی ئەو کەسەوای زانی لە خەودا جلوبەرگێکی سەربازی پۆشیوە هێمای بەرپرسیارەتیە و هێمای هەبوونی ئەرکێکی قورسە لە ژیاندا یان بەدەستهێنانی هێز و سەروەریە بۆ ئەو کەسە. واتە ئەو کەسەی کە جلێکی سەربازی لەبەر دەکات یاخود جلێکی فەرمی لەبەر دەکات بۆ دەوامە بۆ هەر شتێکی دیکە هەیە بە تایبەتی جلوبەرگی سەربازی هێمای ئەوەیە ئەو کەسە بەرپرسیارەتی هەیە و ئەو کەسە هەست بە بەرپرسیارەتی دەکات. هەندێک جاریش هێمای هێز و سەروەری و قووەت و هێزە لە ژیانی ئەو کەسەدا بەدەستی دێنێت.
خوای پەروەردگار هەموو لایەک بپارێزێ لە هەر خەوێک کە مانایەکی خراپی هەیە هەر خەوی خۆش ببین و هەمیشە هەر کاتێک با قاعیدە بێ لە ژیانتاندا ئەگەر خەوێکی ناخۆشتان بینی پەنا بە خوای پەروەردگار بگرن و هەروەها ئەعوذ بالله من الشیطان الرجیم بڵێن پێش ئەوەی کە بخەون زیکرەکانتان بیر نەچێت پشت بە خوای پەروەردگار ببەستن و هیچ مەترسن خەوی ناخۆش زۆربەی لە شەیطانەوەیە پەنا بە خوای پەروەردگار بگرن خۆتان لە شەیطان بپارێزن و زیکرەکانتان لەبیر نەچێت پێش ئەوەی کە بخەون بە ئیزنی خوای گەورە لە خەوی ناخۆش و ترسناک و مانا خراپ بە دوور دەبن هەر کاتێکیش خەوێکی خۆشتان بینی حەمد و سەنای خوای پەروەردگاری لەسەر بکەن و بۆ کەسێکی باسکە کە سیقە و متمانەت پێی هەیە لە خەو دەزانێت سیقە و متمانەت بە دین و ئیمان و هەروەها تەقواداری هەیە ئەو کەسە هەیە و کەسێکی حەسوود نەبێ خەوەکەی لەلا باسکە بۆ ئەوەی بە جوانی و چاکی بۆت لێک بداتەوە چونکە وریابە زۆر جار خەو چۆن لێک بدرێتەوە ئاوەها دێتە دی خوای پەروەردگار هەموو لایەک پارێزراوکە تاوەکو ڤیدیۆیەکی دیکە هەموو لایەک بەخوای گەورە دەسپێرین ئەگەر هەر تێبینی و سەرنجێکتان هەبوو بۆم لە کۆمنت بنووسن و پێشنیاری لێکدانەوەی هەر خەوێکیشتان هەبوو بۆم لە کۆمنت بنووسن بە ئیزنی خوای گەورە تەماشای دەکەین و کاری لەسەر دەکەین بۆ ڤیدیۆی داهاتوومان وەسەلام عەلەیکم ورحمة الله وبركاته.